بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێت لە بەیانی باش کوردستان لەگەڵتانین لەگەڵ هاوکارم مەریوان حەسەن لە تەوەریەکی تری بەرنامەکەیە ئەمڕۆ باس لە کێشەکانی ڕۆماتیزم و جومگاکەین بەتایبەت داخورانی جومگا میوانداری دکتۆرە چیمەن حەسەن پسپۆڕی نەخۆشیەکانی جومگا و ڕۆماتیزممان کردووە دکتۆرە بەخێرهاتی. سەرەتا دەمانەوێت بزانین کێشەکانی جومگە چییە؟ داخورانی جومگە لە چیەوە دروست دەبێت؟ باڵێ خۆی پێشەوەی پێناسەی داخورانی جومگە بکەم زین جومگە چییە و کوێی داخورێ تەمان لە لەشە سێ جۆر جومگە هەیە یەک جۆریان تووشی داخورانە بێ ئەو جۆرەش لە چی پێکاتەوە بریتیە لە هەموو جومگەیە بریتیە لە بەیەکگەیشتنی دوو ئێسقانیان زیاتر یعنی نزیگە بنەوە کە بە پەردەیە داپۆشراون پێوترێ کەپسول دیوی ناوەی پەردەکە خانەی ڕژێنەری ئەو شلەی تایە کە لە جومگەکایە. ئەم جومگەیە لە سیفەتەکانی توانایەکی زۆری جوڵەی هەیە ئەنی مەدای حرەکی زۆرە سەنەن لە شانە 360 خولێتەوە لە دەستا 180 ئەمەیەک دوو هەرچ کاتێ فشاریەکەوێتە سەر بە ئاسانی شیتەڵیەکە تەوزیعیەکە ناهێڵێ زەرەری پێ بگا. ئەم جومگانە پیانوترە جومگەی ساینۆڤیەم چکە پەردەیە پێوترە ساینۆڤیەمان بە کوردی خۆمان ئەو جومگانەی کەشلەکەی تایە ئەم جومگانە تووشی داخورانە بن. ئێستا داخوران چییە؟ داخوران هەرچ کاتێ ئەو بەشەی کۆتایی دوو ئێسقانەکەی کە نزیک بۆتەوە تووشی ڕووشان یان بریناربوون یان زبربوون بوو تەمان کۆتایی ئێسقانەکان کڕکڕاگەیە هەرچ کاتێ ئەمە زبرە بێ دواتر پەردەکە دەڵ بەبێ دواتر ئاوی ناو جومگەکە زیاکە لە کۆتاییە شکڵی ئەندازەیی جومگەکە تێگەچێ هەموو ئەمانە پێوترێ سوان تەمان مەرحەلەی هەیە یەکەم جارەمە دەست پێکا دواتر گەورەترە بێ باڵێن بە پێی مەرحەلەکان ئەم گۆڕانکاریە هەمووی کە کۆتاییەکەی تێکچوونی شکڵی ئەندازەیی جومگەکەیە تەمان کە شکڵی تێکچوو ئیشوکارەکەشی تێگەچێ ئەمە پێوترێ سوان ئەمە شتێکی ئاساییە لەگەڵ تەمەنە یعنی هەموو کەسێکەگاتە تەمەنی پیری ئیتر وردە وردە جومگەکە سوێ بەبێ ئەوەی نەخۆشی بێ ینی پیرە بێت چۆن چاوکزە بێ سەرسپیە بێ ئەمە لە تەمەنە ئاساییە بەس هەرچ کاتێک پێشوەخت یعنی لە گەنجە یان لە بڵێنێکێک پیر نەبوو بێت لە تەمەنی ناوەڕاستە ڕوویە و کاری کردە سەر ئیشی جومگەکە ئەمە پێڵێن جومگەکە تووشی خوران یان سوان بووە داخوران بووە هۆکارەکەی چییە دکتۆر هەبە بەدەیکەوی هۆکارەکەی تەناوی کە کەسێک بە ساڵە چووە توش دەبێیان ئەوەی کە بۆن بە ساڵات چوونیە هۆکارەکە باڵێ ئەوەی بە ساڵاتەوە نۆرمال فسیۆلۆجی ینی فسیۆلۆجیەکی ئاسایە چۆن چاو کزە بێ سەر سپیە بێ پێست چرجەبێ ئەمە لەگەڵ ئەوایە و عادەتەن نەخۆشکەستی پێ ناکە بۆ چکە خۆی ئیش و چالاکی نەماوە پیر بۆ بە گۆچانی ئەڕات و زۆر ئەرکی نییە بەس پێشوەخت بۆ ڕۆیە لە گەنجە هەرچ کاتێ تەمان هۆکارەکانی زۆر زۆرە بەس بە کورتی لە دوو خاڵە هەرچ کاتێ ئەم جومگەیە بە شێوەیەکی ناتەندروست بەکار هات ئەما بێتە هۆکاری یان فشارێکی بەردەوامی ناتەندروست یعنی یەکێ لە مناڵیەوە بڵێن ئەو بۆ میسال قاچێکی کورتەیەکێکی درێژە بڵێن سمتی دەرچووە هەر لە مناڵیەوە کە گەشا کاکە ئەڕوا خوارە ئەو کاتە کە گەورە بێ ناگاتە عمری پیری هەر لە گەنجێتیە سمتی یان ئەژنۆی خوراوە یەکێ پشتی قەمورە کە دانیشێ ئاوایە کە گەورە بێگاتە بڵێن عمری پێگەیشتن لە مناڵە سوان ڕووناچ کە جومگەکان گەشەیان تەواو نەبووە بەس لە گەنجە کە گەشە تەواوە بڵێن لە دوای 21 و 22 تا 25 خێر حەددا ئیتر لەو کاتە سوان دەستی پێکردو چکە ئەو بە درێژایی ئەو 20 ساڵە بەغەڵەت بەکاری هێناوە فشارەکە وەکو پێویست دابەش نەبووە ئەمە بەگشتی و یەکێ لە هۆکارەکانی تری لە تەمەنی ئێمە هەرچ کاتێ فشارێکی چەند جارە دووبارە بوونەوە لەسەر جومگەیەک بەس لە توانای خۆی زیاتر بێ یعنی چۆن یعنی بڵێن ئاسنگەری هەموو ڕۆژێ چەند جار ئەم چەکشە هاوێ بە قووەت ئەگەر بەقەی توانای خۆی بێ مشکلە نییە چکە تۆ تا وەرزش بکەی یان بەکاری بێنی توانا زیابێ ینی هەموو ڕۆژێ بسن یاریزانەکان لە ئێمە توانایان زۆرترا بەزەگەل لە توانای خۆی زیاتر بوو ئازاری بۆ دروست بوو دووبارەی کردەوە سەدبارەی کردەوە جومگەکە تووشی داخورانە بێ لەبەرەوە گرنگە بزانین هەر یەکەمان توانامان چەنە لە توانای خۆ زیاتر فشار بخەیتە سەر هەر جومگەیە تووشی داخورانە بێ ئەو بەگشتی تەوان سەبەبی تر زۆرە. دکتۆرە چێ جومگەیەک زۆرتر معارەزە بۆ داخوران؟ جومگەکانی قاچ بۆ تایبەتی
ئەخر ئەرکی زۆرتر لە سەراچکە ڕۆیشتن و ئیشی کاری ڕۆژان عنی لەگەڵ هەموو ڕۆیشتنێکا کێشی ئێمە بە قاچانە قڵەبێ دەستمان بەس لە کاتی بەکارهێنانایە و لەوانیش لە هەمویان زۆرتر ئەژنۆ سمت ئەنجا پێکان تەوان لە ئافرە تا پێ قەدەم زۆرتر چکە پێڵاوی سەقەت لە پێەکەن پێشی پەنجە زۆر زوودا خوێ بەس بە گشتی ئەژنۆ و سمتە زۆرترینیان. باشە گرنگترین ئەو نیشانانە چین چۆن هەستەکەی کە تووشی داخوران بووی بە تایبەت لە سەرەتایە؟ باڵێ لە سەرەتا زۆر نیشانەی نییە تا گاتە ئەوەی ئێسقانەکان ئەوەنە داخورێن برینارە بن و کڕکراگەکە لە سەرەتا زۆر ئەستی پێناکە بە سیلاگەبی چکە وەگوتم دەرەجەی هەیە ینی پلەی 1 و 2 3 و 4 بەس بە گشتی یەکەم بە ئازار لە سەرەتا لە کاتی بەکارهێنان بەس کاگاتە قۆناغی 3 و 4 و کۆتاییتر لە خەویشە هەتا بەیانیش هەڵەسی هەتە کاتا یەکەم ئازار دووەم ڕقبوونی جونگەکە کە هەڵەسی بەیانیان جونگەکان بە ئاسانی ناکرێتەوە بەس ڕقبوونەکە کاتەکەی کەمە چکەیەکی لە نیشانەکان ڕۆماتیزمیش ڕقبوونەکە لە چارەک تێپەڕ ناکە ینی 5-6 دقە بەسی ڕۆماتیزم سعات و 2 سعات دەخانێ ئەمە 2 3 ئاوسانی جونگەکە 4 سەوتی هەیە نەخۆشەکە خۆشیێستی پێکات زیکە زیکێکیە 5 بواری جوڵەی نامێنێ ینی هەموو جونگەیەک حدێکی هەیە مەسەڵەن وەگوتم ئەمە 100 ئاکرێتەوە 90 بڵێن 30 داخرێ کە ئەمانە هەمووی بە دوای یەکات تێگەچێ ئیتر ئیش و کار و فەرمانی جونگەکە تێگەچێ ئەنی ئەو کەسەوەکو پێویست ناتوانێت کاری پێ بکە. کەواتە ئەو کاتە بۆ ناگەت داخورانەکە لە قات یاخود ئەژنۆیە بوو ینی بۆ ماوەیەک ئەگەر زیاتر بخایە ناتوانین لەسەر پێ بڕوادیان زۆر ماندووە بێ ئەگەر گۆچانێکی پێ نەبێ یان چی؟ باڵێ بە پێی پلەکەی تەمان لە سەرەتا کە ئەڕۆی بیدایەت زۆر نایەشێ چکە گەرمە بیان خۆشمانەڵێن بەس کە دانیشێشێ دواتر کە گەیشتە مەرحەلەی کۆتایی کە ئێسقانەکان زۆر نزیک بوونەوە جونگەکە دەڵب بوو شکلی تێکچوو ئەسڵەن ناتوانانی بڕۆی چوەکە ئەڕۆی فشاری لەش بە تەندروست بڵاو نابێتەوە ئێمەوتمان لە سیفەتە باشەکانی ئەم جۆرە جونگەیە ناهێڵێ فشار لە یەک نوقتا کار بکە بڵاویە کاتەوە ئەو کات چونکە با بڵێن ئەندازەیەکە یان هەندەسەکەی تێکچووە زەخ دەخاتە سەر شوێنەکەی کە داخورا و ئازار دروستەکە لەبەرەوە لە مەرحەلەی ئەخیرا ناتوانێت بڕوا هەتا بە گۆچانیشەوە ئازاری هەیە ناتوانێت پلێ سەرکەیە ناتوانێت چیچکان بکە چوار مشقی بکە یعنی ئازار نیشانەی سەرەکیە بچکە گاتە ئازار ئەوە زۆر داخوراوە ینی با بڵێن مەرحەلەیەکی زۆری بڕیەوە بەبێ ئازار ینی لە سەرەتا زۆر کەم ئازاری هەیە. ژنان یان پیاوان کامیان زیاتر توش بە داخورانی جونگەکانە لە هەموو نەخۆشیە ڕۆماتیزمەکان ئافرەت زۆر بۆ بە تایبەت ژنان یەکەم ئێمە هێز و توانای ماسوولکەمان کەمترە پیا و ماسوولکەی زۆرتر ئێمە چەوریمان زۆرە دوو غەڵەت بەکارهێنان وە گوتم مەسەلەن لە قازی ژیانمان بەکارهێنانی ئەمانە چ زیانێکیان هەیە و ئێمە ورزشکەم پێڵاو هۆکاری سەرەکیە بۆ تێکچوونی یەکەم پێ ینی قەدەم دوو ئەژنۆ سێ حەوس بەرەوە یەکێ لە هۆکارەکانی زۆری سوانی جونگەی پێکان و ئەژنۆکان پێڵاوی ناتەندروست دانیشتنی ناتەندروست شوێنی خەوی ناتەندروست یعنی زۆر گرنگە ئێمە بزانین چۆن جونگەکە بەکاربێنین و توانای جونگەکە چەنە هەر کاتی تۆ بە غەڵەت بەکاری بێنیە بێ چاڕام بکەی دا بخورێ و تێک بچێ شکڵەکەی. بەڵێ لە پیاوانە هۆکارەکە زیاتر چی ئەگەر لە ژنانە زیاتر جۆرە پێڵاوانە هۆکار بێت پیا و ئیشەکانیان مەسەلەنەها ئاسنگەر و دارتاش و وەستای بینا و یعنی دووبارە بوونەوەی فشارێک کە لە توانای خۆیان زیاترە یعنی وەستاکە ئێوە ئیشەکە تەواو بکە گوێ نایەتێ ئیتر هیلاک بۆ یان نا توانای ماوە یان نا زۆرتری ئەوان بەهۆی فشاری ئیشەوەیە ئەگینا لەشی ئێوە بە قووەترێ ینی وەکو ماسوولکە و پێکاتەی ئێسقان خۆراک هیچ کارگەریکی هەیە بەدڵنیایی خۆراکی تەندروست بەڵێ ئەمە گەورەی نا لە مناڵیە ینی تۆ بەڵێ لە قۆناغی گەشە تا گەیتە 25 زۆر گرنگە ئێسقانەکان بەشی پێویستی خۆیان ماسوولکەکان توانای تەواویان هەبێ بەس لە گەورەیشە ئەبێت توانای ماسوولکە زیاد بکەین بە وەرزشی بەردەوام و ڕۆیشتن و خواردنی تەندروست یعنی شتێکی عامە لە گەورەیە بەس لە مناڵیە زۆر گرنگە گەشەکە بە نۆرمال گەورە بێ لەبەر خواردن ئەکید کاریگەری هەیە لەسەر هەموو سەیحەت ناهەرجونگە باشە دکتۆر هەندێک جار هەستەکەی پەنجەکان ئەلەرزێ لەجار دەڵێن ڕەنگە بۆیەوە بێ کە پەنجە ئەتەقێنرێ ئەمە بنەمایەکی زانستیە ئەگەر ئەو دەنگەی کە لە پەنجەوە پەنجە تەقاندنی پێڵێن زیانی هەبێ بەدڵنیایی یانەوە بێتە هۆکار بۆ داخورانی جونگەکان بە تایبەت ئەو ئەسکەی ئەو کڕکراگەی کە لە بینی جونگەکانە ئەو دەنگە زیاتر لێەوە دروستە بە تکراربوونەوەی باڵێ ینی تۆگەر لە مانگێکا جارێبەکەی زۆر مشکلە نیە چکە ناو جونگەکان پەستانێکی تیا ینی نەگەتف پرێ
درێژەری هەیە هەر عینەن سیارەوەین ئێمە کە تۆ ئاوا زەختی لەکەیەوە پاڵ بە فشارەکەوەنەی لەکوێوە گوبەیە کە ئاوا سەڵتەکەیت چکە دەوری ئەمە بەستەرەشانەیە ئەوێ دڵ بەبێ بە تیکراربوونەوەی ئەم فشارەیە خەیتە سەر پێکاتەی بەستەرەشانەی جومگەکە ئەو شوێنە دڵ بکەی کە دڵ بووە ئیترۆ بیداەتی داخوران دەشێت باش نییە پەنجەتەقان ناباش نییە بە دڵنیایی بەڵێ چارەسەری چین سەر چارەسەر ئەمانە چارەسەریان چۆنە بە تایبەت کەسێک گەر بە ساڵە چوونە بێت لە گەنجە داخورانی جمگە بێت تەمەنێکی گەنجی هەبێت بەڵێ چارەسەرەکەی چییە؟ چارەسەرەکەی تەمان اعتیماد دەکات سەر پلەی داخورانەکە بەس بە گشتی ئێمە قساکەین چارەسەرەکەی چەند هێڵێکە یعنی یەکشت نییە گرنگترینیان با بڵین ڕێنمایی تەندروستی بۆ چۆنیەتی بەکارهێنانی جومگەکانمان لا کاتی ژیانی ڕۆژانەمان یعنی زۆر گرنگە هەر یەکە بە پێی ئیشی خۆمان بزانین چۆن کەمترین فشار و کەمترین وزە لەسەر جومگەکان دانین لە کاتی ئیشکردنە مەسەلەن لە دانیشتنی ئێوە کورسیەکەتان لە چۆنیەتی سعیکردن پاڵکەوتن شێوەی پێڵاوەکە خوێندنەوە بۆ زۆر گرنگە بەتایبەت ئێستا ینی خەڵک و مناڵ گەنج بە تایبەت زۆر بە دیار کۆمپیوتەرەوە دانیشن لەسەر کورسی هەندێک جار ئەچەمێنەوە گەر لەسەرەوە هەندێک ڕێنمایی بدەیت طبعا ئەمە هەمووی ڕسمی تایبەتێ باوەڕەکەم شتێکی قورس نییە بزانی وەزعیەتە تەندروستەکان چۆنن کاتای یەکەم شت ئەبێ زانیاری تەواومان هەبێ لە شێوەی هەر جومگەیە چۆن بەکاری بێنین بۆ ماوەیەکی زۆر بۆ ماوەی کەم هیچ شتێ مشکلە نییە بەس بۆ ماوەی دوور و درێژ و کەمترین وزە بەکار بێنین لە کاتی ئیشکردنە یعنی ئێستا ئەگەر من و تۆ بەیەکەوە بڕۆین تۆ لە من زووتر هیلاگەبی لەبەرەوەی پێڵاوی تۆ ناتەندروستە هی من تەندروستە ئەمە یەک دواتر کە توش بووین طبعا یەکێ لە هێڵەکان بریتە لە ئازارشکێن ئازاریەیتێ لەگەڵ دەرمانی کەمکردنەوەی هەوکردن چکۆمە هەوەکە ڕێگەیەکتر بەهۆی چارەسەری فیزیایی یعنی بەکارهێنانی گەرمی و سەرما و تەزووی کارەبا و تەزووی دەنگ بۆ کەمکردنەوەی ئازارەکە و زیاکردنی هێز و توانە و ڕێگا سەرەکیەکان لە چارەسەر فیزیایەکان وەرزشکردنی تەندروستە بۆ بەهێزکردنی هێز و توانای ئەو ماسوولکەی کە لە دەوری جومگەکەیە چۆ تۆ ئەگەر هێزی جومگەکە زۆر بێ فشاریشی بخەیت ئەفو ماسوولکەکە توانای زۆر بێ فشاریشی بخەیتە سەر ناگاتە جومگەکە لەویا مژرێ یعنی گەر ئەم دیوارە بە قووەت بێ زەربە لە منیش بن بەرم ناکەوێ گەرمەش عینەشتا دواتر لە هەمووی گرنگتر طبعا ئەگەر گەیشتە ئەو مەرحەلەی کە هیچ چارەسەری نەمان نە بە ئازارشکێن نە بە پێڵاوی تەندروست نە بە وەرزش ئەبێ جومگەکە بگۆڕی طبعا خۆش بەختانە ئێستا سپێر پارتمان هەیە یعنی زروی جومگەکان هی سناعی هەیە کە گەیشتە مەرحەلەی تر لە چاکبوونەوە دەرچووە ئەو جومگەیە دەرهێنی و جومگەیەکی دەستکردانە لەسەر دانیشتن شێوازی دانیشتن زۆر گرنگە بەلامەوەی هەندێک کەس ئەنی سوشی شەکەیان وایە ڕەنگە ڕۆژانە ماوەیەکی زۆر لەسەر کورسی دابنیشن بەشێکی زۆریان ڕەنگە بنوشتێنەوە یاخۆت بکەون بە پشتا ئەنی شێوازی تەندروستی دانیشتن بەتایبەت لەسەر کورسی چۆنە؟ بەڵێ طبعا مل چاڵە سنگ قۆقزە پشت چاڵە ئەبێ ئەم ئیقامەیە بمێنێ لێم تێگەی قەزم یعنی فەقەرەکان یعنی تۆ کە دانیشتی شانت ڕێک بێ ملت ئاوا بۆ پێشەوە نەبێ ئەم قەوسێتیا بێ ئەمەد نەقوپا بێ ڕێک بێ و ئەو چاڵی پشتت بپارێزی ئەگەر بۆ ماوەی زۆر بێ باشترە سەپۆرتی بۆ دانەی سەپۆرت یعنی گۆشەیە سەرینێ بەڵێ چکە بە مروری زەمان طبعا یەکێ لە سەبەبی سوان ئەوەیە ئێمە حەزمان لە وەزعیەتەیە کە پێوترێ ریلاکس پۆزیشن ریلاکس یعنی ئەو وەزعیەتی کە ئێمە مرتاحین پێی مثلا من مرتاحم ئاوا دانیشم مرتاح نیم ئەو مرتاحیەوە غەڵەتە بۆیە پێویستە هەمومان زانیاریمان هەبێت کام وەزعیەتە تەندروستە بۆ جومگەکان ستا ئەژنۆ نابێت زۆر بنوشتێتەوە لە ئەگەر ئیشەکەت دانیشتنە ئەبێ کراوە بێت چکە ئاوا زووتر دڵ بەبێ وەک لەوەی ئاوا کراوە بێ بەرەوە هەموو جومگەیەک شێوازی ئیسراحەتی هەیە و شێوازی تەندروستی هەیە تۆ بێ بە پێی ئیشەکەت شێوازە تەندروستەکە هەڵبژێری چکە تۆ چەند سعاتێ لە وەزعیەتە ماویتەوە بۆی کەمترین فشار بکەیتە سەری بەرەو بۆ دانیشتن ئەبێ ڕێک بێ ئەمەد ڕێک بێ ملت ڕێک بێ قەوسی پشتەوەت بمێنێ ئەمەش تەندروستە و ئەژنۆش زۆر نەنووشتەوە بە گۆشەی نەوەت ئەبێ لەسەر کورسی دانیشت لەگەڵ حوستانەوەت بێ بەس ئەمە زۆر مهمە ئێمە هەمومان ئاواین قەمورین و ملمان بۆ پێشەوە ئەمە یەکێکە لە سەبەبی سوانی شێوازی تەندروست نییە نەوەڵاتە هی من تەندروستە پێم تۆ تەندروستی بەس خواری کورسەکە تا حکوم شای دانیشتنەوە بەڵام بچینە سەر وەرزشکردن ئەوانەی کە وەرزش دەکەن ینی شێوازی وەرزشەکە کاریگەری هەیە لەسەر بەهێزبوونی ئەسکەکان یاخود زیاد وەرزشکردن شتێکی سروشتی ینی بە شێوەیەکی گشتیان بۆ شوێنێکی تایبەت بە شێوەیەکی گشتی وەرزش هۆکارێکە بۆ سوانی جومگە ئەگەر
لە توانای خۆت زیاتر بێ زۆرترین کەس کە تووشی مشکلەی جومگە بە یاریزانەکانن بۆ لە توانای خۆیان زیاتر بەکارێنن ئەگەر بە تەندروست بیکەی جومگەکەت زۆر پارێزراوە بێت تا پیری ژەوی هیچ مشکلە نابێ بەزەگەل لە تاقەی خۆت زیاتر و بە غەڵەت بەکارت هێنا ئەو کاتە تووشی داخورانە بێت لەبەرەوە یەکی لەوانەی کە زۆر مشکلەی جومگان هەیە یاریزانەکانن کە بێ ڕێنمایی با بڵێن و دەڕیبەکە نایکەن یعنی زیاتر لە توانای خۆیان پێڵاوی تەندروستی نییە یان لە توانای خۆی زۆرتر ئیشەکە باش دکتۆرە هەندێک جار تاقەتەقێک لە ئەژنۆیە یان لە خوارەوە لە بەستنەوەی لێک قاچ و ڕان کۆتایی ڕان لەگەڵ پێیەکە تاقەتەقێک لەوێ هەیە هەندێک جار تاقەتەق لە ڕان هەیە ئەوە چی ئەگەر لەسەرەوە زیاتر قسەمان بۆ بڵێ ئەمە یعنی پەردەی بینی ئێسقانەکە و جومگەکە دەڵب بووە نەموت ئەمە پرێژەری کتیان نەگەتیڤ پرێژەرە هەرچ کاتێ ئەمە دەڵب بوو کە جوڵەی با بڵێن بە قووەتت کرد سەودێت ئەمە ئەگەر کەسێ خۆی نەخۆشی نەرمی جومگەی هەبێ هەیەڵێن لەشی جومناستیکیە ئەوە ئاساییە جە خۆی لەشی نەرمە و مەپاتیە بەزەگەر لەگەڵ تەمەنا وردە دروست بوو ئەمە یەکێکە لە نیشانەکانی سوانی جومگە یعنی با بڵێن تونگ و تۆڵی جومگەکە وەکو پێویست نەماوە دڵبیتیا دروست بۆ شلی کە ئەمە خۆی باش نییە نابێ شل بێ چکە شل بێ بە ئاسانی شکڵەکەی تێگەچیە بڵێ بەگشتی کێشەکانی جومگە وەک هەندێک وێنەش لەسەر شاشەکە دەچوون پێشتر کە زیاتر ڕووین دەکردەوە گەراوکارمان وێنەکانمان نیشان بدەنەوە بەگشتی ئاسانە چارەسەری ئەم کێشانە یاخود زەحمەتە بۆ هەندێک بەتابەت ئەگەر داخورانەکە زۆر بێت ئەگەر بۆ لە ئەژنۆیە بێ چارەسەرەکان بەگشتی دوکتۆرە ئاسانە چارەسەرەکان ئەگەر لە سەرەتا بن با بڵێن لە پلەی یەک و دووا بن زۆر ئاسانە هەر بە ڕێنمایی تەندروستی و ئەتوانی دەرمانیش بەکارنەهێنی چاکیکەی بەس کە گەیشتە ئەو مەرحەلەی شێوەی شکڵی جومگەکە تێکچوو یعنی ئەندازەی هەندەسەی تێکچوو ئیتر ئاسان نییە چکە ناتوانانی پینەوەپەڕۆی چۆن ئەزانی کە ئەو شکڵی ینی ئەن شێوە ئەندازەیەکی تێکچوو ینی ئەو کەسە خۆی هەستی پێ دەکات یانە بە دکتۆر خۆی ئەو نەخۆشەکەڵێ من لە خەویشە ئازارم هەیە ئەوە گەیشتۆتە مەرحەلەیە خیر ئێمە وتمان لە سەرەتا لە کاتی بەکارهێنانایەشێ بەس کە گەیشتە ئەوەی تۆ نەهێڵە شەو بخەوی معنای هەموو شێوازە کە لە ئیسراحەتیشە ئازاری بۆ دروست کردی ئەو معنای و شکڵیشی دیارە ینی تۆ کاوەستی ئەژنە و گوپیاوە خوار بووە ڕووی کردوتە دەرەوە ناوە بەرەو کە شکڵی تێکچوو دووە قۆناغە باڵێ مەرحەلە چوارە عملی حاڵەت بەتای بۆ حاڵەتە وەک دەبین نەمە زیاتر دیارە ئەژنۆ و پیشانەدات سەرکەوتن بەسەر قادرمەیە تا چەند ینی ئاساییە بۆ کەسانی کە تووشی داخورانەکەم یان خۆت هەر کەسێک کە هەست بە ئازار بکە لە ئەژنۆیە ڕەنگە زۆرمان بڵین ینی ناتوانین زۆرمان دۆبین بەسەر قادر ماستەرەکەوین شتێکی ئاساییە سەرکەوتنی قادرمەیەکێکە لە وەرزشە زۆر باشەکان بە شەرتێ ئەژنۆت تەندروست بێ یعنی تۆ کەسێک ئەگەر ئازارت هەبوو ئەبێت توانای خۆت بزانی لە چەنەم قادرمەوە ئازار دروست بوویتر ئەوە توانای تۆیە تەحدیدی کە و باشتر وایە کە ئازارت هەبوو وەکو مناڵ سەرکەوی یعنی ئەم قاچە بەری ئەو لە تەنیشتی ئەمە بەری یعنی پلە مەڕۆ بۆی چکە یەکێ لەوانەی کە زۆر فشارە کاتە سەر قاچ قادرمەیە چکە لەو کاتێک کە قاچ نەقڵەکەی هەموو کێشی لەش لەسەر یەک قاچە یعنی کە قاچی ڕاز لەسەرەتی چەپەڵەگری وەزنەکەت هەمووی لەسەر قاچی ڕاستە لەبەرەوە باشتر وایە وەک مناڵ بڕۆ یعنی پەلە نەکەی چکە بۆی کەمترین فشار بخەیتە سەر جومگەکە سپاس بە هیوای سەلامەتی بۆ بەڕێستان و تەندروستی بۆ بینەرازی سپاس دەکەین